خۆشەویستانە وەک هەمیشە مروارەکانی غوربەت هەوڵی داوە گەر پەنجەرەکانیش داخراو بن تەقولباری دەرگا داخراوەکانی نیشتیمان بکات بەڵکو شنەبایەکی فێنک وڵاو پرژێنی ڕۆحمان بکات و بۆ کەمێک غەریبیمان بیربەرێتەوە. خۆشەویستانم دیسانەوە سڵاو بۆ ئەم جارە بەرنامەی مروارەکانی غوربەت سێ هاوڕێدێرینی پەیمانگا میوان و بەسەرم کردوونەتەوە کە هەر یەکیان بە جیا درەوشانەوەی خۆی هەیە. بێگومان سێ خانمی هاوڕێم زۆر جوانن. دوو خانمیان لە کۆیەوە لەگەڵمانان و خانمی سێممان لە شارە حیاتەکەەوە لەگەڵمانایە. با هەموو پێکەوە بزانین کێن و چکارن. هاوڕێیان سڵاو. سڵاو ئەمەلجان. سڵاو ئەمەلجان. چاومان ڕوون بۆ بە دیدارتان. لە چاوەڕوونان بی زۆر سوپاس. دەمیجان چۆنی؟ سڵاو لەلیجان. کاڵاگیان شنۆگیان باشن. ئەمەلگیان تۆ چۆنی؟ لە شارە حیاتەکە وەکو دەزانن خاتوو نەرمین ڕەزا کە یەکێکە لەو دەنگە باشانەی ئەویش دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانە. خاتوو شنۆ کە تاکە حەیران بێژی پەیمانگای هونەرە جوانەکان بوو بێگومان چەند ساڵێک لە دوای من بەڵام هەر کارمان پێکەوە کردووە. سۆڵۆت هەبووە لە کۆڕاڵە لەگەڵ مامۆستا بەڕێزەکان کارمان کردووە. خاتوو سکاڵاکۆیی بە هەمان شێوە یەکێک بوو لە دەنگە باشەکانی ئاڵتۆ کە دەنگەگڕەکانی خانمان بوو. هەموو لایەکتان بەخێر بێن. ئەگەر بکرێ خۆتان زیاتر لە زاری بەڕێستانەوە بزانن کێن و چکارن زیاتر ئاشنابین پێتان زۆر سپاسانەکەین. نەرمیگیان فەرموو. سپاس دەکەم ئەمەلگیان. خۆشحاڵ بووم دەستان خۆش بێ و زۆر خۆشحاڵ بووم سەرەتا کە لەم بەرنامە جوانەی تۆیان مروارەکانی غوربەت کە من ناوەکەیم زۆر پێ جوانە پێشەوەی کە خۆم بەتاڵی بناسێنم حەزم کرد باسی شتێک بکەم. مروارەکانی غوربەت نایەکی زۆر جوانە کە سەرەتا ئەو بەرنامەیەشم بینی زۆر پێم جوان بوو لەبەرەوەی تۆ لە غوربەتی و لە غەریبی هەستای بە دەستخۆشی لێکم کە هەستایی لێ دانەبڕایی لە هونەر و هونەرمەندان بە ئیشی هونەری ژەکەیت ئەو بەرنامە جوانەشت خەریکی ئەو بەرنامە جوانەشی دەستە خۆش بێ و سەرکەوتوو بیشەڵا. لە مروارەکانە حەزەکەم باسی مرواری کوڕە بچووکەکەم زۆر زۆرم خۆشەیە زۆر زۆر پەیوەستیم بەیەکەوە. ڕاستە مناڵەکانی کەشم خۆشەیە بەس ئەم چکە پاشە بێ زۆرم خۆشەیە زۆر پێڵە مرواری ڕۆحم مروواریەکەم جەکە سەرەتا باسی کرد و بەشداربووم زۆر خۆشحاڵ بووم. یعنی یەکسەر کاکۆم هاتە بەرچاو زۆر خۆشحاڵ بووم هەم لەگەڵ ئێوە دیدارێکی ئاوا جوان سازکەم کە چەند ساڵە شنە و سکاڵاشم نەبینیوە. تۆ جارجارت بینیم کەیتوانە دوورونزیک تقریبەنینە بەس خۆشحاڵ بووم زۆر ئاوا کۆبوونەوە ئەم دیمانە جوانە هیوادارمیان بە دڵی بینەران بێ و زۆر سپاس کرد. شنۆگیان سڵاو لە کۆی و ئەزانین بۆی کەس گلەیمان لێ نەکا دەزانین هەردووکتان ئێستا لە کۆیە با بڵێن قەتیز ماون لەبەرەوەی لە هەولێرەوە بۆ سەردان هاتون بەڵام ڕێگەی سنووری بڵێن مابەینی شارەکان نییە. سڵاوتان لێ بێ با بڵێن ئێستا ژەکەنیبی شاری خۆتانن کاکەیان نەحواڵتان چۆنێکتان باشن چاودڵمان ڕوون. شنۆگیان زۆر سپاس دەکەم بە قوربان. زۆر خۆشحاڵ بووم کە چاوم پێت کەوتەوە ئەو جارش لە نزیکەوە وەرە زۆر لێک نزیک نیم بەس یعنی تەکنۆلۆژیا وای کردی دەتوانین یەکتر بینین. خۆشحاڵ بووم. سپاس لە بۆی کە بانگشت کردین لە بۆ بەرنامە جوانەکەت. بەڕاستی دەست خۆشبی بەرنامەی جوانە یعنی بۆ ئیمکانێتێک کەمێک کە لەبەر دەستە ئافرین لە بۆ تو کە تانیتت ئەوە بەرنامەی جوان هەموو جارێک تەماشای بەرنامەکانتم کردیە دەستخۆشیت لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. ئینشاڵڵا پێکەوە بتانین بەرنامەی جوان پێشکەش بە بینەرەکانمان بکەین. زۆر سپاس دەستخۆش. سکاڵاکۆیی یەکێکە کە من خۆم معجبی دەنگی ئاڵتۆی خانمانم. سکاڵاکۆیی یەکێک بوو لە دەنگە ئاڵتۆکان لە پەیمانگای هونەرە جوانەکانە. سکاڵاگیان چۆنی؟ سپاو ئەمەلجان. سپاس بە قوربان. تۆ چۆنی ئەحواڵت؟ زۆر سپاس دەکەم. با بزانین سکاڵاکۆیی کێیە و چیەکە و بە چیوە سەرقاڵە و سپاس ئەمەلجان. مەمنون وەڵا جانەکەم. دەمەوێت سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت لێ بکەم
ئیشاڵە شتێکی جوان و پوختە حەزر دەکەین لە بۆ بینەرەکان. ئەمەل جان بێجگە لە دەستخۆشی بەرنامەکەت ئەمن دەمەوێت ئەوەی باس بکەم کە هەندێک لە هاوڕێ نزیکەکان کە لە سلێمانی بەڕاستی ئێمە قەرزارباریانین، یەک لەوانە دەکرێت بەبێ مجامەلە بڵێم کە جەنابتی، چکە ئەو کاتە ئێمە خۆ دەزانی لە بەبار زروفی سیاسی ئەمە لە سلێمانی بووین، ئەگەرنا ئەمنوشتنەوە هەردووکمان تەڵەبەی هەولێرێ بووین کە هاتینە سلێمانی و ئاوارە بووین. دەتوانم بڵێم ئەمەلخان یەکێک بوو زۆر بە ڕوحەکی ئارامەوە باوەشێکی میهرەبانی بۆ کردینەوە، یەکێک بوو لە ڕەفیقە نزیکەکانمان. ئەمن زۆر دڵم پێی خۆش بوو کە ئەوەنیە گۆرانی بێژێک هەیە و تەلەبەکی جوانی مەعهەدە و بوویتە ڕەفیقمان، چکەمە لێ هەستمان بە غەریبی دەکرد، بەڕاستی زۆر ناخۆش بۆ سەردەما بۆ منیش و بۆ شنۆش هاتبووینە سلێمانی لە بۆ مەشارێکی غەریب بوو ئەوسانە ئێستا، بەس ئەتوو بەڕاستی لە نزیکەوە زۆر دەتوانم بڵێم ڕۆحیەن یارمەتیمەت دەدا. من هەموو دەمێ ئەو کەسانێکە وەکو جەنابتم تەبعاً هەندێک کەسی کەشن چ لە پیاوەکان و چ لە ژنەکان باڵێن خانمەکان ئێستاش لە گەشتنەوەی زۆربەی کات کە بەیەکەوە دادەنیشین باسی ئەو کاتانە دەکەین. جام دەمەوێت لەو کاتیەوە هەتا ئێستا سپاسی دووکەم. بانی تۆم هەڵبەتە ئەو کاتە و نە ئێستاش هیچ کاتی ئاوارە نەبوون. ئێمە کوردستان هەموو شارەکان خۆمان بەخاوەنی ئەزانین، بەڵام ڕاستەکەی لەوانەیە هەندێک هەست بە غەریبی ئەوێ کردبێ، پێما بێستەی جیاوازەیەکی نییە، ئەوە خەتای خۆت بۆ هەست بۆ غەریبیەکرد. بەتاکید بەس ئەو کاتی بۆ من هەر زۆر جیا بوو، چونکە تازە شوم کردبوو، هەر یعنی ئەها کە تازە شوو دەکەی شتێکی نامۆیە و ناخۆشە و گۆڕانکاریەکی زۆرە، ئینجا گۆڕانکاری مەعهەد بوو، ڕەفیقەکان بوو، خۆشبەختانە ئەوە بوو کە شنۆ فریام کەوت و زوو هاتەوە لام و ئیتر خۆ دەزانین منش هەموو دەمێ بە معدەلی بەیەکەوە بووین وەکو ئێستا. ئەمەلخان زۆر قەت لە بیرم ناتیتەوە، تازە دیتم باسمان دەکردە لەگە سکاڵگەمە بۆ ئەمە سەعیدە، چکە ئەو کاتێ تۆ زۆر یعنی بەناوبانگ بووی لەناو ناوەجابە لە نیە باوەڕ بکە، یعنی ئەو واقعەکەیەکە من لە خەیاڵمە و بینیشمە. ڕۆژێکی ئەمەلخان بانجی کردم گوتی کاوەرە دەرێن دەنگت خۆشە ئەتوو وەرە گۆرانێکم لەو بێبزارم کوی بەس بەزمانی خۆتان وڵا دایناو گۆرانەیەکی پێ گوتم دەست خۆش بی، یعنی ئەو لە بۆ کاتی ئەو شتە لە بۆ من زۆر خۆش بوو بەڕاستی. کەی مشکلەی من بوو من بێم دەنگی تۆ تاقیکەمەوە لەو کاتی خۆم میش خوێندکار بووم سەیری کە دنیا چۆن دڵت بەوەی خۆش بووە کە یەکێک هەیە دەنجی خۆشە، دیارە باسی شنۆیان کردیە، یعنی وەکو با بڵێن با نەڵێن بڵێن کەەوە ئیشی تۆنیە، نا یعنی چێ ناڵێ پێت خۆش نەبووە کە دەنجێکی تریشە بێ لە پاڵ دەنجی تۆ. هیتر ئەمەرجان ئێمە لە کۆیەوە چوو بووینە هەولێرە خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکان بووین، دوای ئەوەی هاتینە سلێمانی کە بە جەنابتان و مامۆستایانی و نەرمێخان و مامۆستا ئارام و عادل و مامۆستا ئەنوەر قەرەداغی و مامۆستا گۆران و تر زۆر لە مامۆستایەکانی کە دەزانیت چی ئەمەلجان لە بۆمە ئەوەی خۆش بوو ئەمە ئەو کەسایەتیانەمان بەس لە تەلەڤیزۆنە دیتبوو تێدەگەی، یعنی چۆچ مامۆستا ئەنوەری کە خۆ دەزانی مێژوویەکی هەیە لە بۆ من زۆر خۆش بوو، وەختە کە من مەحاضەرەم هەبوو خوێندکار بووم دانی ڕوو مامۆستا ئەنوەر لام بوو، یعنی ئەوە بەڕاستی لەو سەردەمەی ئێستا چۆن ئەڵێی واو بوو بۆ ئێمە زۆر زۆر خۆش بوو، هەستمان بەوەی دەکرد یعنی کەواتە ئێمە شتێکین هەین، یعنی هەستمان بەوەی دەکرد بۆ نمونە اختیارکردنمان کە وەکو پەیمانگای هونەرە جوانەکانمان هەڵبژاردەوە کچین لێی بخوێنین و با بڵێن چۆن بیکەینە ئەوەی کە شەهادەی لێ بەدەست بینین فەرموو یەکێکی مامۆستا ئەنوەریە کە دەرس بەمە دەڵێ، ئەوە بەڕاستی گەورەی یەکی خۆش بوو، هەستمان بە متمانەیی دەکرد، پاڵپشتە بوو بۆ ئەو هەڵبژاردەی خۆمان.
هەرتەمەند درێژ من بەڕاستی ئێمە سپاسی پەیمانگای هونەرجوانەکانێکین کە ئەو هەموو هونەرمەندە جوانە و هونەرمەندە گەورەی پێناساندین ئەو دوو مامۆستا بە تایبەتی دوو هەرەمە گەورەی ناوهونەری کوردی مامۆستا ئەنوەر بوو، مامۆستا سەلاح بوو، بەڕاستی مامۆستا عادل بوو، مامۆستا گۆران بوو، تخوا با بیرمان نەچێ مامۆستا محەممەدی شمشاڵ بوو، لە مامۆستا گەنجەکان زۆرمان لەم کۆتایە مامۆستا عەلی مامۆستا بەختیار بوو، مامۆستا هەردوو بەختیار، مامۆستا سەرکار، بەڵێ مامۆستا سەرکار بێگومان ئەوانە هەمویان خوێندکاری مامۆستا دلێر حوسێن، مامۆستا کێ؟ دلێر کاگلێر دەستی بە منەوەتەوە چونکە من تەخەڕوجم کرد لە دوای یاهات، تەنانەت مامۆستا گۆرانیش ساڵی ئەخیر بوو بڵێن گۆران کامیل، کاک سەرکاریش بە هەمان شێوە چونکە ئەو بەڕێزانە هەمویان خوێندکاری پەیمانگا بوون لەبەرەوەی بە نمرەیەکی زۆر بەرز دەرچی بوون لە پەیمانگای هونەرە جوانەکان بوونەوە بە مامۆستا لەبەرەوەی نەبوونی من ویستم ئاشکرات نەکەم کە ئێمە هاتین تۆ مەرحەلە 5 بووی تەخەڕوجت کرد. کاتە تۆ لە ئێمە گەورەتری مامۆستا سەلاح ئەوان دەرسیان بە ئێمە نەوتۆ بەڵام ئەوانەی کە دوای هاتن مامۆستا بەختیار و سەرکار و مامۆستا دلێر ئەوانە دەرسیان بە ئێمە وتووە. ڕاست ئاخر لە کاتی منە من لە دوای ڕاپەڕینەکە یەکسەر بە ساڵێ لە پەیمانگای هونەرە جوانەکان وەرگیران بڵێن مامۆستا سەلاح و مامۆستا ئەنوەر هەردووکیان دەرسیان بە من وتووە ڕاستەکەی بەڵام لەبەرەوەی منیش فەرقی وامان نەبوو بەس چۆن تقریباً ساڵێ بۆ 2 ساڵ لەگەڵ شنۆیە ئەمە کارمان کردووە کۆڕاڵی مامۆستا سەلاحی مامۆستا ئەنوەر قەڵای دمدم ئەو کۆڕاڵەی کە شنۆ حەیرانی تیاوت بەڕاستی حەیرانێک بوو کە لە کاتێکە هەموو خۆمان نەزانین کە دەنگخۆشی چۆنە لەنا ئەو قاعە گەورەیە هەموو کە گۆرانیمانەوت بەڕاستی جۆگر و بینەر بە ئابڵقە بوون بە دیارمانەوە هیچیان خۆیان مەشغوڵ ناکرۆک و ئێستا نییە تەکنەلۆجیاوات لێ بکا سەرت لێ بشێوێنێ هەر بە ڤیو هەر بە نازام لایک و کۆمنتی زۆر بڵێن ئەمە هونەرمەندە نەخێر بەواقعی یعنی ئێمە بە لایڤ گۆرانیمانەوت بە لایڤیش جمهورمان هەبوو تەشجیع و چۆنەڵی دەستخۆشیەکانیش هەمووی بە لایڤ بوو ئەوە گەرم و گوڕێکە لە مابینی بینەر و لەگەڵ هونەرمەندەکانە دەرەکرد ئەوەنی تر تەشجیع بوو بەڕاستی نەرمیگیان دیسانەوە سڵاو ئەو تابلۆ جوانە چییە لە پشتەوە دیارە شتێکی زۆر جوانە سڵاو لە تۆش ئەمەلیجان ئەو تابلۆیەکی زۆر جوانی مامۆستای خۆشەویست و هاوڕێ ئەزیزمان مامۆستا سالار مەجیدە کە من و ئارامی هاوسەرم زۆر حەزمان لە تابلۆیە زۆر حەزمان لە شێوەکاریە یعنی ئەو ئیشە شێوەکاریان چیشی دەست بێت تابلۆ بێ زۆر حەزمان لێ چوینە ماڵەکەی شێک بانگەشتی کردین چوین سەیری لەقەکانمان کرد کە سەیرمان کە من نەمەتوانین بێمە دەرۆژنەوە شکا بوو ئارام پای نەشت ئەم تابلۆیەکی کە بوو وەکو دیاریە بۆ کوینێک هێنامانەوەی ترمان لە دیۆڵاسوە بەس زۆر زۆرەمەیەکێک گوڵانێک کە من اختیارم کرد زۆر حەزم لێ زۆر جوانە کە دایمەری دانیشین هەبێت بۆی کە بۆ زاخاوی چاوجاریە بە نیو سەعات تێ ڕامێنم یانی زۆر جوانەش تا سەیریکەی شت ئەبینیت ئەنجا من لێرە زۆر سوپاسی مامۆستا سالارە کەم دەستی هونەریە گوشم بەڕاستی ئیشەکانی زۆر جوانە زۆر ناوازەیە زۆر سوپاسێکم بەڕاستی کە هەیە ڕەنگی خاتون نەرمین یەکێک بوو لەو خانمانەی کە دەرچوی پەیمانگای هونەرە جوانەکان بوو هەڵبەتە یەکێک بوو لەو دەنگە باشانە و لەو دەنگە ناسکانەی دوای خات و پەیمان عومەر کە یەکەمین گۆرانی بێژی لە پەیمانگای هونەرە جوانەکانەوە بوو دەرچوو بەڕێزیشتان لە دوای چەند ساڵێک لە دوای ئەوانەوە کار دەست پێ کردووە پێمان خۆشە وەکو نەرمین ڕەزا بڵێن ئەو هەوادار هەموو چونکە هەموو هونەرمەندێک بەشی خۆی هەواداری و گوێگری هەیە ئەگەر بکرێت چەند کارێکمان بۆ باسکەی ئایا لە سەردەمی پەیمانگایە کە کارت کردووە لە دەرچوی لە دوای پەیمانگا دەرچووی ئایا تا ئێستا هەر پەیوەندیت لەگەڵ هونەرا ماوەتەوە یاخود کاری تر بەجیا دەکەیت
بەدڵنیاییەوە کاتێکە لە پەیمانگا بووم زۆر ینی من بە حەزی خۆم چوومە پەیمانگای هونەرە جوانەکان ینی شاگەشکە بووم کە وەرگیرام زۆر حەزم بە حکمەوەی لە خێزانەکەمان هونەرمەندی تیا بوو براکانم هونەرمەند بوون بەیانە پشتم تۆ شتێکی حەز لێ بووانی بەلای هونەران منیش زۆر حەزم کرد کە وەرگیرام ئیتر لەو ساڵی کە وەرگیرام هەتا کۆتایی پەیمانگا من لە کۆرسا بووم سۆڵۆم ئەوە ینی ڕاستە ئیشی تەنیام نەبوو دوای پەیمانگای هونەرە جوانەکان وەک نێرمین ڕەزا و گۆرانی بێژ دەرکەوتم بەڵام لە پەیمانگای هونەرە جوانەکان سۆڵۆم هەبوو مامۆستاکانی ئەنزانی کە دەنگم باش بوو سۆڵۆیان ئەیامێ و زۆر خۆشحاڵیش بووم و بۆ هەموو شتێک من بەشداری مەکرد ئەوەی کە بە ئێمە بکرایە ئەم کرد لەبەرەوەی حەزم تیا بوو وولایەزالیش تا ئێستا حەزم تایە یعنی ئەگەر شتێکی بەسیتیش بێت چۆن لەناو دەریایەکە یەک قەترە بێ ئەی کەم مشکلەم نییە لەبەرەوەی حەزم بۆ هونەرەکە هەیە تا ئەژمرم شەڵار وابێ ئێستش بەردەوام لە هونەر بەڵام ئەوەیە ئێستا ظروفی ئێستا و وەزعی ئێستا تۆزێک کاڵەکەمی کردێتەوە ئەوە نییە داببڕم لێ و ئیشی تازەشمە بەدەستێ بەڵام ظروفەکە وای لێکردوین کە تۆزێک خۆتان زانن ظروفی کوردستان و هەموو وڵاتان و ئەم نەخۆشیە نا بەس پێشتری ژە کوردستان تۆزە ظروفی نالەبار بوو نەتەتوانین ئیشی هونەری خۆ دەزانی ئەمە ئیشی هونەری چ لە ئەوروپا چ لە کوردستان زۆر گرانیان ئەگە ئیشی جوان بکەیت قورسە تۆ ئیشێکی جوان بکەیت و بتوانی ینی سپۆنسەرێکت هەبێ توانی بینیکەیت و دوای پەیمانگای هونەرە جوانەکان دەستم کرد بە ئیش یەکەم ئیشم لە یادی ساڵ ڕۆژی یەکێتی هونەرمەندانی کوردستان بوو لەسەر شانۆ گۆرانی ملیێن باوانم بوو بەوە وەک نەرمین ڕەزا دەرکەوتم. هیچ یادەوەریەکت بیرە لە کاتی کۆڕاڵەکانە کە مەسەلەن سۆڵۆتیا هەبوو بێ لەو کۆڕاڵانەیە یەکێک لە کۆڕاڵانەمان پێ بڵێ بووی وەکو بیرهێنانەوەی سەخۆمان چوار دەرچی پەیمانگای هونەرە جوانەکانی بیرمانکەوێتەوە شت زۆر بوو ئەمەلگیان زۆر بەس شتێک لەوانەی کە قبیرم ناچێتەوە زۆر خۆش بوو مامۆستا سەلاح ڕێز و حورمەت مێ بۆ مامۆستا سەلاح بۆ مامۆستا ئەنوەر بۆ مامۆستا محەممەد حوسێن کە مامۆستای ئالەتەکەشم بووە مامۆستای فلوت بوو ڕێزمێ بۆیان زۆر ئەوان دەستیەمیان گرت و فێریان کردی منە تا مردن هەر ئەوە ئەڵێم و ئەڵێم ئەوان فێری ئەلفوبێی موزیکیان کردین مامۆستا سەلاح سۆڵەیەکی یابوومیە ئەو گۆرانی بەڕەنگی زەرد و شێوەی دەست و شمشاڵێکی زەردەێش مامۆستا محەممەدیش بە هەمان شێوازان تۆ سۆڵەکەی دەوت من هەر هەموو گۆرانەکە من ئەموت خۆی بەڕەنگی زەردوو ئێوە تانوت مازم هونەرمەند ئەسەد قەرەداغی وتێتی بەڵام ئێمە بەن خاوتر ئەمان نازانم ئەوەی مامۆستا محەممەد کردبووی ئەوەی مامۆستا محەممەد ئەمان و بەڕەنگی زەرد و شێوەی دەست و شمشاڵێکی زادەروێش حەزم کرد بەستەیەک ببیم سەرانسەر حوزن و ماتەم بێ بڵین بەس بە شمشاڵێک و دەفێکەوە ئەوە ئێواتانوت بەس ئەوەی مامۆستا سەلاح کە کردبوو ئەوە بەڕەنگی زەرد و شێوەی دەست و ئەویان سۆڵێکی یابوو بە من سۆڵۆکە ئەیوێت هینا نەحرفی مەکتەبێکێ دینە ئوستازێ پەلی گرتی سەرف بەرزی زەکەم سەناتەی فێر کرد بە شمشاڵت نەحرفی مەکتەبێکێ دینە ئوستازێ پەلی گرتی
سرف بەرزی زەکەم سەنعەتەی فێر کرد بەشم شاڵت هەموو وەرزێکی گۆرانی لە توولانی هەتا کوردی سۆڵۆکەی کە بوو بە من خۆشترینشت کە قەلەق بووم و سترێس و لەسەر مەسا دایمەن ئێستاش من زۆر جار هینم نییە ئاوا تۆزێ هینە بم هەر مامۆستا سەڵاح ئاوای کرد و خۆت زای مامۆستا سەڵاح ئاوایە کرد بۆ سۆڵەکە لەگەڵ وای کرد و بیرم چۆ بە پەلە فریای خۆم کەوتم خێرا یعنی خوا ڕەحمی کرد کەس دەستی پێ نەکرد جمهور شت یەکسەر وتم یعنی ها بیرم چوو بۆ لەو دەقەیە کە دەستی گرتە من و اینجا بیرم کەوتەوە ئەوە زۆر خۆش بوو دوای ئیتر ینی زۆر ناخۆش بوو لەو حاڵەتە بەس باش بوو زوو فریای خۆم کەوتم و هێنامەوە شت زۆرە بەستر خۆت دەزانی بیر لە کۆڕاڵی ئەڵاوەی سا تۆ بەشدار بێ و کاتە لە پەیمانگەی هونەر و جوانەکان بووی بەڵێ کێ سۆڵەکانیە چونکە من ئەو یەکەم ساڵی من بوو من ئەو کۆڕاڵم گوێ لێ بووە بڕوان ناکەم نەدەنگی تۆی تیا بوو نەخات و پەیمان پێم وابێ خوێندکارەکانی مەسرح بوون مامۆستا ئەنوەر وتی من دەنیانم تەجێ بەڵێ ئێمە یەکەم ساڵمان بوو خۆ دەزانین کە یەکەم ساڵیش بێت تۆزێ هەم لە ڕوو نایە من خۆم زۆر شەرمن بووم زۆر ینی لە ڕوو ناو هەتا کە گوێشیان لێگرتین بە ترسولەر زێکۆ مامۆستا ئەنوەر بەڕاستی کاریزمایەک بوو ترسمان هەر هەبوو مامۆستا سەڵاح یعنی ئەوەی لێکردبین چۆنە ئەی شاریتەوە دەنگەکە ناتوانین ئەو ساڵە من هیچ بەشداریم نەکرد بوو لەو سۆڵۆشتم نەبوو دو بەدوای ئەوە وەبزانم 3 ساڵ ینی لە پۆلیسی و ئانەیتن دەوردە بەشداریمان کرد بەڵام کۆڕاڵی ئەڵڵاوسی جوانترین ینی جوانترین کۆڕاڵ بوو کە من یەکەم ساڵ بوو یادگارێکی زۆر جوان بوو چوینە هەولێریش بردمان بۆ هەولێریش لەوێش زۆر یعنی هەبوو ئێمە ئەو وەکو خۆت باسی کرد ئەمەل ئەو کۆڕاڵانە شتێکی زۆر جوان بوو بۆ ئێمە بەرێکەوتنمان بوو لەگەڵ خەڵک دەستخۆشی لێکردین تەشجیعەکردی واد لیا خۆشەویستتر ئەو ئیشەکە لەلا وەکو ئێستانێک کە هەر نەقد و نەقدی بۆ خێنەر ئەگەر ڕێزنا بەڕاستی ئەو کاتش کاری جوانمانە کرد مەسەن زۆر جوان وایە مەسەلەن ئەوەی بیرمان بێ و یان لەناو خەڵکا تا ئێستاش ما بێتەوە لە جیلی زۆر مەسەلەن لە سەدەی ڕابردوو زۆرێک لەوانە بیریانە کۆڕاڵی ئەڵڵاوەی سیە قەڵای دمدمە کۆڕاڵی یەکێک لە کۆڕاڵانەی کە من زۆرترین سۆڵم تیا هەبوو ئاوازەکەی مامۆستا ئەنوەر بوو بۆ خوایە وازانم تایتڵەکەی بیرچۆتەوە بەڵام ئەزانم شعرەکەی قەڵای دمدم شعرەکەی هی بەرزان هەستیار بوو قەڵای دمدم بڵێ نەوانم بیرماوەتەوە ئێمە بە درێژایی ئەو 5 ساڵی پەیمانگا شانسمان هەبوو ئێمە ئەو کاتە لە ساڵی یەکەمەوە من سۆڵۆ گۆرانیم وەرگرت یعنی بەشی شێرم وەرەگر هەموو جار یعنی سواز بخوا ئەو شانسەم هەبوو بەڵام ئیترەوە بوو ئێمە نەکرد من بڵێن مامۆساکان زۆر بە زیرەکانە سۆڵۆ گۆرانەکانیان دابەشە کرد بەسەر هەمومانە مەسەرەن ئەوە تا بۆ نمونە شنۆ حەیرانی درایە لەبری ئەوەی بێن بە گۆرانی ئەنی زۆر بە جوانی ماتریاڵی دەنیان قورگیان بەکارهێنان لە شتێکی ترە تاکە حەیران بێژی گوندی بوو با بڵێن وایستا خەزاڵ و زین خەجەی عاشقی سیامن لەبەر سروەی پڕئازاری دڵی مامەڕ ڕاوەستا بوون خوا نەکردە نەکا مامەڕ تەنیا بمرێ لە جێی ئەسمەر پێش هاتنی ئێشکگر بوون نەبا غەریبێ جێی بگرێ اینجا شنۆگیان لەبەروی هەر بەو یادگاری کۆن ئەو دێر زەمان با بڵێن بەڵام ڕۆژانێکی زۆر خۆش بوون پڕن لە یادگاری هەڵبەتە هەمومان هەچ کاتێکە لەگەڵ مامۆستا بەڕێزەکانە لەگەڵ خوێندکارانی هاوڕێمانە لەوانەیە نەرمینیش زیاتر شارەزابێ لەبەرەی بەڕێزیان لە پێش ئێمەوە خوێندکاری پەیمانگەی هونەرە جوانەکان بوو ئەو یادگاریانەی کە لەگەڵ کۆڕاڵەکانە لەگەڵ هاوڕێیانە ڕووی دەدا بڕوا ناکەم هیچ کاتێک ڕوو بەداتەوە هەر بەو یادگاریانە پێمان خۆشە شنوویان ئەگەر بکرێت ئەو حەیرانە بڵیتەوە خۆشحاڵە
أو عشق ولدت لك بردان السر مرجلك بكرين والله يدردش قلي قرانا وكي كوستي مردني جوانترین کۆمنتاری وا بوو گوێت لە خەڵکە بوو لە ناو جمهورەکە کە تاوا بوو کە ئەمەی ئەڵێ ئیزنم بدەی هەردەچم ئیزنیشم نەدەی هەردەچم ئەیانی چەند کچێکی چاو قایمە نیانەزانێ حیران بەڕاستی ئەوشتانی زۆر جانی یادگاری زۆر جوان ڕووی داوە و دەدا بەس ئەو یادگاریانەی ئێمە هەر زۆر جوان بوو نامڕێتەوە یعنی زۆر زۆر يعني سلااو ڕێز لە بۆ مامۆستا ئەنوەر قەرەداغی بنێرم چونکە ئەو دەستی گرتم يعني یەکەم جار ئەو دەستی گرتم و لەنجی تاقی کردمەوە و ئەو سۆڵەیەدا يعني بەسای مامۆستا ئەنوەر قەرەداغی لە سلێمانی زۆر زۆر پێشکەوتن بەخۆمە ئاخر پێم وا بێ هەر بەتەنیا نەبووی دوایی کاگڕازیش جوابی دەدایتەوە وەنا وەکو گفتوگویەک بوو لە مابینی یەکەم جار مامۆستا ریاض شەر قوتابی بوو لەگەڵ خۆمان پێشەچێکی دەگوت ئەسمەر باسی ئەسمەر و مامەری دەکرد کە عاشقم پێکەوە و مامەر بریندار دەبی و ئەسمەر دەیە بستەکن مامەری بەس بە بابی دەرێ دەرێ من مامەرم خۆش دێ هەر دەچم ئیزنیشم دەیە ئێستا شتانە نەما ئەو خۆشەویستیە قوڵوینە نەماوەکو جاران سندقال دكم حيران حيرانا دردي عشقان ولاتي مداقرانا أسمري كابايزي ببسبياني وكي بازي وكي شايني لكي شواني أمان وسدامان هاي 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 نخرج قيامتي لحضور خدا بيغمبنا محكمة خوم وما مريد بيدكم أما عشق ولدك فيك بردان سر مرجلك بكري والله دردتي قلي قرانا وشي كوستي مردني خۆشەویستیە قوڵوینە نەماوەکو جاران بەداخوایشتانە نەماوە ئەو کاتە زۆر جوان بوو هەتا تابیرەکەش لە شعرەکە زۆر جوانە بوو لەو کاتە لە دوای پەیمانگە شنۆ هیچ کاری حەیرانت نەوتۆتەوە کاری هونەریت نەکردووە چیت کردوانی هیچ لە کارەکانی ترت لە دوای پەیمانگە هونەرە جوانەکانەوە بەس پێم وا بێ تۆ لە پەیمانگەی هونەرە جوانەکانەوە یەکێک مادەیەکی کاک سەروەتت وتووە ئەوەم بیرە بەڵێ دوو مادە هەر لە کاتی پەیمانگەی هونەرە جوانەکان بوو ینی هەر لە سەردەمی ینی نەک دوای تەخەڕوج بوو هەر ئێستا هەر لە پەیمانگا بووم بەس هاوین بوو خەریکی بووین
لە دوای پەیمانگای هونەرە جوانەکان 2 ساڵ لە گوندەکانی قەزای کوێ مامۆستا بووم. دوای ئەوە کە پەیمانگای هونەرە جوانەکانی شەید جەعفەر لە کوێ کراوە، یەکەم ساڵ کە کراوە، منیش لەوێن دەرێ وەکو مامۆستا دەرسم دەدەوە. لە فیستیڤالەکان بەشداریم دەکرد، لە سۆڵۆم وەردەگرت، هەر بەردەوام بوو. لە کاتی کە هەر خوێندکار بووم لە پەیمانگای هونەرە جوانەکان، بەس هاوینان کە دەهاتینەوە کۆیە دائیمەن تیپ مۆسیقای باوەجی هەموو ساڵێت چەند بەرهەمێکیان تۆمار دەکرد. بە خۆشحاڵیەوە لەو مەجموعات بەرهەمەی کە دەیان کرد هەموو ساڵی بەشی منیشی تێدا بوو. کاک سەروەت کۆی کە پێم وابی برادەرایەتی ئاشنای بەڵێ هاوڕێکی خۆشەویستە لای ئێمەیە کاک سەروەت عازب کەمانچەیە. ئێرەوە ڕێز و سڵای لە بۆ دەنێرم، ئەو چەند ئاوازێکی لە بۆ مندانایە بەڕاستی کانی ئەوین کە یەکێک بوو لە گۆرانەکان کە زۆرم پێ خۆش بوو وەختی خۆی کە دایمە گۆرانی خەم، گۆرانی بارانی خورتم لێمە بڕا، ئەوانە بەڕاستی یعنی لێرەوە ڕێز و سوپاسی لە بۆ دەنێرم کە لە سەردەمی خۆی زۆر کاری جوانی لە بۆ من کرد کاک سەروەت. چەند هونەرمەندێک بەڕاستی کاریان لە بۆ من کردیە. یەکەم هونەرمەند کە لەکوێ لە ستۆدیۆ دەنجی منی تەزدیق کرد بەڕەحمەت بی سامان تاهری نەمەر کە هونەرمەندێکی زۆر بەناوبانگ بوو، سینەماکار بوو، شانۆکار بوو، شێوەکار بوو، مۆسیقی بوو، یعنی زۆر زۆر زیرەک بوو بەڕاستی. هەزار ڕەحمەت لە گۆڕی عەفوی ئینشاڵڵا. مامۆستا زاهیر محەممەد چەند گۆرانێکی لە بۆ کردم، هەروەها مامۆستا ئارەزوو ئیسماعیل ئەویش گۆرانێکی لە بۆ کردم بەڕاستی دەنگدانەوەکی زۆر زۆری هەبوو کە بە ناوی نامەیەک بۆ شارەکەم بوو، هەر لەسەر شاری کۆیە بوو گۆرانێکە لە ناو خەڵکی کۆیە زۆر زۆریان پێ خۆش بوو، لە بۆ سەردەمەی زۆر زۆر خۆش بوو. مامۆستا هێمن حەمید و هاوسەری خۆم کە لێزان قادر ئەویش ئیشی لە بۆ کردم لە ئەو کاتی کە لە پەیمانگای هونەرە جوانەکان بووم، کۆراڵەکی ساز کرد بەڕاستی زۆر خۆش بوو. لەی سۆڵۆیەکەی دا من هیوادارم کەسم نەبێت. مامۆستا عادل لە پەیمانگا ئەویش سۆڵۆیەکی دامێ جارێک لە فیستیڤالەکان لێرەوە دەرم، یعنی دەمێ ڕێز و خۆشەویستیم لە بۆ هەمویان، داوای لێبردن دەکەم ئەگەر کەسێکیان لەبیر چووبی. بە تۆزێک یارمەتیدا دەزانی چۆنە من و شنۆ بەڕاستی لە کۆیەوە دەستمان بە هونەر کرد. یەکەم جار لە تیپی باوادی کۆیە، دوای تیپی باوادی کۆیە کۆمەڵەی هونەرە جوانەکانی کۆیە دامەزرا، با بڵێن کۆمەڵەی هونەرە جوانەکان لقی کۆیە، چکە خۆ دەزانی لە هەولێر هەبوو، لە سلێمانی هەبوو، ئەوەی کۆیە بە ناوی کۆیەوەندا بەسەر کۆمەڵەی هونەرە جوانەکان بوو. یەکەم دەرکەوتنی منیش و شنۆژ وەکو دەنگ، وەکو سەرستەیت، سەرشانۆ، ئەوانە هەمووی لە کۆمەڵی هونەرە جوانەکانەوە بوو. دوای ئەوەی تیپی باوادیش بەرهەمی خۆی هەبوو، کۆمەڵی هونەرە جوانەکانیش بەرهەمی خۆی هەبوو. ساڵانە کۆمەڵی هونەرە جوانەکان وەکو سلێمانی فستیڤاڵیان دەکرد. لە فستیڤاڵەکان هەم سۆڵۆمان هەبوو، هەم کۆڕز بووین. چوزانم ئەو ئیشەی کە دەکرا وەکو قسەی کودەرەی هەموو هونەرمەندەکی عائیلەکی هونەری بووین لە خوشکانمان، لە برایانمان کە لە خۆمان لە پێشتر بوون، ئەمەش گچکە بووین و بە دووان دەکەوتین و هەر شتێکیان پێکردبین وەکو هونەر، یعنی هەتا وەکو بەشی بچوو بچووکی ئەکتەریشمان کردیە لەسەر شانۆی، یعنی بێجگەلەوەی کە وەکو کۆڕاڵ نا وەکو شانۆ، یان بۆ نمونە لە کۆیە بەرنامەی کە هەبوو بە ناوی هەکبەی کامیرەکە و بەرنامەی تەلەڤیزۆنی بوو، تایبەت بوو، ڕووتاڵی بووی کۆیە بوو، لەوێ چەند شتێک دەکرا، دیسان وەکو ئەکتەر بەشداریمان دەکرد. چوزانم یعنی ئەو شتە هونەریانە زۆر زۆر شتمان کردیا. ئینجا کە لە پۆلی سەی بابرین ئامادەیمان تەوەستەمان تەواو کرد و تەقدیمی کۆمەڵی پێدەرێن پەیمانگای هونەرە جوانەکانمان کرد و لەوێ جارێکی کە یعنی کە ئەمە لە فستیڤاڵی ساڵانەی پەیمانگای هونەرە جوانەکان کە دەچوینە سەر شانۆ شتێکی نامۆ نەبوو، بەس ئەوەی خۆشی بوو کە پێمان نامۆ بۆکو گوتمان دیتنی هونەرمەندەکان بوو، چکەمە زۆر لە بچووکیەوە هەموو هونەرمەندەکانمان دەناسی لە ڕێی تەماشاکردنی تیڤیەکانەوە، بەس ئەوە خۆش بوو کودەرەی بە فرێشی لە بەردەممان بوون ینی خۆشیەکەی لەوەیدا هەبوو. لەناوەکو کاری هونەری
هەر لە بیدایەتەوە دەستمان پێکرد و هەموو هونەرێتشمان تاقی کردیتەوە. یعنی هەتا دەورەی هاوینە چینە دەورەی خەیاتی، جگە لە دەورەی مۆسیقا، جگە لە دەورەی شانۆی، هەتا وەکو ڕەسم هەروەتر، یعنی نارێم هەر شتێکی گرنگ ئەوەی وەکو نەرمی خان باسی کرد چونکە لە خوێنماندا هەیە، یان خولیای خۆمانە، حەزی خۆمانە، هەر هونەرێک بی غەرمان دایت و هەستمان کردی خۆمانی تێدا دەبینینەوە. ئەو خۆ دەزانی ئەو بەهرێکە هەتبییان ئەو حەزێکە هەتبی خۆشە هەمووی تاقی دەکەیەوە، هەمووشی هەر هونەرەکە دەیکەیت. ئێستا تا چەند لەگەڵ هونەرە هاوڕێیت؟ لەگەڵ شنویان ناکە لە هونەرا بێت تا خۆت تا چەند لەگەڵ هونەرە هاوڕێیت، تا چەند لەگەڵ هونەرا ماویتەوە؟ وەکو با بڵێن پاڵ پشتیا وەکو متابع سەرچێشم سەرسەختم 100%. بەس ئەمەلجان وەکو نەرمینیش ئیشارەتی پێکرد و یعنی وەسەتی فەنی لە مەملەکەتی ما بەعام تۆزە قورسە. ئەنجا ئەوە هەر لە سەرەتادا کە وەکو با بڵێن کچەکی گەنج هەڵدەدەی و دەردەکەوی، دوای ئەوە زوو بە زوو وەکو خۆت ئاسایی ژیانی هاوسەرگیری زوو پێک دەینین و ئەنجا دوای ئەوەی منداڵ دێتەکایەوە و ئەها ئەرکەکان هەر قورس دەبی بەسەرتەوە، حەزەکەت تێدا مایە، هەتا دەتەوێ هەوڵی بۆ بدەی بە زۆر زەحمەت بەرجەستە دەبیتن. دوای ئەوەی کەمە پەیمانگامان تەواو کرد بووین بە مامۆستا، ئەرکەچی قورسترمان هاتە سەرشانی وەکو مامۆستایەتی خۆشت دەزانیەوە قسەی پێشینانە و زۆری پێشمەیە، ئەتوکەتە عیندەبی یەکسەر دەرسی هونەرت نادەنە دەستی، ئەمە جغرافیام دەگۆتەوە، بیرکاریم دەگۆتەوە، یعنی هەندێک دەرسیان دابوومێ زۆر یعنی زۆر دوورە لە فەنەوە کە ئەگەرتی ئەلحەمدولیلا سەیتەڕەشمان لەسەر کردیان، نەک ئەمن ئەوانەی پێشی من و دوای منیش کە مامۆستای هونەرین ئەسڵەن ئەوەی کە نادەنە دەستی هونەرەکەیە، ئەتوو لەو وەختی کە گەرم و گوڕی پەیمانگات تەواو کردیا، یعنی کۆمەڵێک ڕەنگە بیرۆکە یا پرۆژەت لە مێشتی بی، بەس ئەسڵەن کە دێ سەر جێبەجێکردن نییە. دوای ئەوەش قورسایی ژیان وەت لێ دەکات و بوارەکەت تەسک دەبتەوە، بە زۆک و خولیا و حەز نییە. وەکو من زۆرم حەزی هیوادارین بەردەوام بی بەڕاستی، چونکە من گوێم لە دەنگی هەمووتان گرتو بە تایبەتی تۆ دەنگێکی ئاڵتۆی خانمان بوو، بڵێن دەنگڕەکانی خانمان خاوەندەنگێکی زۆر جوان و تێر بووی، بڵێن دەنگە تاریک و قورسەکانی خانمانە. بەڕاستی هیوادارم بتوانی لە ئایندە ئەگەر کارێک بۆ کارێک وەکو چۆنەڵی سونایی دوانە لەگەڵ شنویان ناکەن خۆتا تەنیشتە لە تەک خۆتەوەیە. طبعا ئەمەلجان لە سەردەمی مەعهادەوە لەگەڵ شنۆی ئەو هاینە هەتا ئێستا، بەڵام هیچ کارێکشتان پێکەوە نییە، کارمان زۆرە بۆ خۆمان. لە ماڵەوە زۆر دوێت دەکەی دانیشین یعنی لە هەموو کۆبوونەوەک و داوەتەک و ناخواردنەک و چوونە دەرەیەکمان و هەتا لە ناو سیارەش لە خۆمان سێڤیمان زۆرە، زۆر گۆرانی بۆ یەکتری ئەڵێن شەوانیوە شەو دانیشین، یعنی ئەو شتانێک چۆن ئەڵێ بۆ خۆمان هەمانە، بەس بۆ دەرەوە بۆ بینەر داوای لێبوردن دەکەین. بەس لەگەڵەوەشدا ئەمەجان زۆر سپاس، ئەمن تقریباً 18-19 ساڵە لە ئامادەیەکی کچانم لە هەولێرێ، وەکو دەرسی هونەر زۆر ئیهتیمامم پێدایە، ئەوانەی کە حەزیان لێ یعنی هەتا وەکو ئالەتکڕین و بردننی نۆتە و یا هەندێک قوتابیمان هەیە حەزیان لە شانۆیە، تەختەی شانۆیان پیشان دەدەین، ئەم زۆر یارمەتیان دەدەم، نەسیان لە بۆ دەبم لە دەرهێنار وەکو ئیخراج مۆسیقای لەگەردا دەنێم، یعنی شتێکی بچکۆلانە هەر دەکەم، دەستم هەر لە کارەکەیدا هەیە، بەس وەکو دەرکەوتنی سەرشاشە و کە با بڵێن جمهور بتبین و خەڵک بتناسی ئەوەمان کەمە. خاتو نەرمین ئەبێ بڵێن زۆر کەس هەیە پێیان دەوترێ مەڵتی تالنتن، یعنی چۆنەڵێ لە بەهرەیە زیاتریان هەیە. خاتو نەرمین دەنگی خۆش بوو، ژەنیاری فلود بوو، چوزانم لە تەلەڤیزیۆنان کارتەکردماوەیە بە کامێرەی شاراوە ئەزانم زۆر خەڵکتان تووڕا کرد، زۆر کاری تر ئەزانم مامۆستا بوون، بڵێن خوێندکارتان هەیە، لە هەمان کاتیشتا هەموو خانمان بەدەر لەوانە کە ئەرکێکی گەورەمان هەیە، ئەویش خێزانە و ماڵ و مناڵە و دایکایەتیە. چۆن نتوانی باڵانسی ئەم کارانە ڕاگری و لەگەڵی شاگەر بێت یادگارێکی خۆشمان بە تایبەتی لەوەی کامێرەی شاراوەکە بۆ باسکەی بزانین هیچ کەس پاڵی پێوە نەناوی تووڕە نەبووە لێت. وەڵی بە دڵنیاییەوە ئەو شتانە ئەبێت، بەڵام من کە سەرەتا پەیمانگا بووم
بەرنامەیەکم کرد لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان مامۆستا قەلاخی بەرنامەکەی ئامادە کرد من پێشکەشمە کرد بەرنامەی شاری تر دوای ئەوە ڕاکردنەکەی بەسەرا هات ئەو بەرنامەیەمان نەکرد لە ڕاستەکەی تر زروفەکە گۆڕام دوای ئەوەش بەرنامەی کامێرەی شارەوە لە کەناڵی دوی گەلی کوردستان لەگەڵ کاک ئەحمەد محەممەد ڕێز و حرمەتم بۆ ئەحمەد محەممەد و کاک دانا باوکیم دی چۆتەوە ڕێزم هەیە بۆیان دەزانیان من ئەو بینم چایە طبعا وەکو سکاڵاوتی هەموو شتەکانمان لە خۆمان نبینی من پێشەوەی بێمە پەیمانگار دەوری مەسرحیشم بینیوە لەگەڵ مامۆستا موفەق عارەف لە هۆنیوان یعنی ئیشی هونەریم کردووە وەکو مناڵێکی ئەگەر لە کۆمبارسیش بووم ئەوم کردووە اینجا دوایەوە کە لە کامێرەی شارە زانیان من ئەو بینم تایە کاک ئەحمەدوان زۆر پێیان خۆش بوو تیانە بێ بەرنامەتر ماوەیەکی زۆر بەرنامەمان کرد شتی زۆر خۆش بوو یاسا هیچم لە بیر نەماوە ڕاستی ئەمەد و ماوەیەکی زۆر لە تەلەڤیزیۆنی پەروەردەی پەیامنێر بووم مایە بێژەر بووم ئیشمە کرد زۆر هیچکەم نەگەر مۆسیقام هەڵ نەبژاردە ڕاستیەکەی حەزم لە ڕاگەیاندن بوو و لەگەڵ ئەوەشا تەنسیقمە کرد لە چارەکە قوتابخانەکان بووم لێوە زۆر جار بەرنامەمە کرد و پەیامنێریم ئەکرد بۆ کەناڵی تەلەڤیزیۆنی پەروەردە چکە ماوەی پێش ئەوەی کە لە چالاکی بووم لە پەروەردە بووم بە تەنسیق بلە تەلەڤیزیۆنی پەروەردەیە چی بێ ئەفو تۆزە بلێرە دەنگ قەتا بوو لە تەلەڤیزیۆنی پەروەردە پەیامنێریشمە کرد زۆربەی شتەکان ڕۆشتمان بەرنامەشم هەبوو ماوەیەک بەرنامەیەکمان هەبووتر ڕاستیەکەی بەرنامەکە نەما بە زیاتر پەیامنێریەکەم زۆرتر ئەکرد و ئیشمەکە لەناو و چارەکە قوتابخانەکان کە لەوێ بووم من ماوەیەک بە ئینتەنسیڤ چووم هەر بە هەمان شێوە چوومەوە چکە لە تەلەڤیزیۆن ئیشم هەبوو ئیشم ئەکرد لەگەڵیانە و ئێستا ماوەیەکی کەمە بڵێن ئەو ئیشانە ناکەم تۆ خۆت زانی سەرقاڵین بێنەوە و بەڵانسەکەشم ڕاگرتە بوو لەگەڵ ماڵ و مناڵ و خۆت زانی قورسە ئەرکی ماڵ زۆر قورسە تۆ مناڵت هەبێ ئێمەی ژنان کە ئیشی هونەری زۆر جار ناکەین یا کە تۆزە دوورەکەینەوە قورسی ژیانە ئەگینایەکی حەزی ناتوانێت بکرێتەوە من ئێستا لەخوا بەزیابانی لەخوا بەزیابێ زۆر جاڵە مەگەر منیش نێکم هەرچەنە ناتوانم واز بێنم کوڕەکانم دوو کوڕمێکیان ئازبیانێکی زۆر باشە 5 ساڵی پەیمانگایەتی و کوڕێکی کوڕە ناوەنجەکەشم ئازف ترامپێتە ئیشەڵا گەرین بێت بە ئازفێکی باش لارێت و کەمانچە دەزانێت لە یەکی پەیمانگای ینی شووکەکەم کاکوەیە کە ڕۆخ و دڵما ئەی ژەڵێ من حەزم لە سەکسیفۆنە تیپەکە تەواوکەن ئیتر ئیشەڵا ئەویش هەوڵە ئەمەوێژ بڕوات حەزی لێتی ناتوانم ڕێیان لێ بگرم من خسوومەتە بەردەستی خوان من گرنگەوەی ئەوانیش بە من و ئارام ئەوانیشمان پێگەیان و پیانەگەین و ببن بە تاکێکی بە سوود بۆ ئەم کۆمەڵگەی و مۆسیقیەکی زۆر باش هەوڵی ئەوایە ئینشەڵڵا ئەگەر خۆمان پێمان نەما باناڵەکانمان بۆ ئەوانی بەجێڵەوە سەرەت و سامان ئەو لە سەرەت و سامان گەورەترە خوانەیان بڕێ ئینشاءڵڵا تەمەند درێژ بن باشە بۆ نەورۆزان ئەوەنەی من بزانم نەرمین ڕەزا زۆر سەرقاڵە بۆ دروستکردنی نازان فیستیڤاڵەکانی نەورۆز و لەگەڵ گروپێکە ئەگەر بکرێ کەمێک زانیاریمان لەسەر ئەوە پێ بدەن سپاس من خۆم وەکو ئەندامێکم لە کۆمەڵی کەلەپوری کورد کۆمەڵی کەلەپوری کورد زۆر سپاسیانەکەم کە بە فەخرەوە ئەندامیتیان نامێ و زانیان چالاک من حەزم لە ئیش بوو ئەوانیش زۆر حەزیان کرد سوپاسیانەکە مامۆستا محەممەد مامۆستا عادلی خۆمان مامۆستا عادل محەممەد کەریمیش ئەندامە لەوێ کە ئەو جێ شانازیە یعنی ئەو گینیان بە من سپات وەکو ئەندامێک لە کۆمەڵی کەلەپور ساڵانە لیژنەی باڵای فستیڤاڵی نەورۆز هەیە زۆربەی زۆری ئەندامەکانی لیژنەی باڵا کۆمەڵی کەلەپوری کوردە کە زۆر بەڕاستی زۆر بە خۆنەویستانە ئیشەکەن خۆبەخش ئیشەکەن ینی زۆر کەسێ پارەی زۆر داواکاتوانێت بەڵام ئێمە بە هەموو شێوەیە خۆبەخشین و زۆر بە کوردانە و بە دڵێکی زۆر لینە پێش و ئیشەکەین چەند ساڵێکە من وە بۆ 3-4 ساڵەتی ئەم ساڵ نەمتوانێت بەر زۆر ئیشمە کرد من لیژنەی باڵا بووم وەکو خانمێک لەنا ئەو لیژنەیە بووم هەڵسەنگانی بڵێن ئیشە هونەریەکان لەگەڵ کاک جەزای سازرجێکێک بوو لەوەکو تیپی میلیش ئەندام بوو مامۆستا هەموو سەرۆکی کۆمەڵەکە بڵێن سەرۆکی کۆمەڵێ و سەرۆکی لیژنەی باڵا بوو ئێمە هەڵەسان بەکردنەوەی ئاگری نەورۆز و فستیڤاڵەکە ڕێخستنی فستیڤاڵەکە لەگەڵ قامەمان لیژنە ئەمنیەکان تر هەڵسەنگاندنی ئەو ئامادەکردنی ئەو بۆنەیە
وکردنەوەی ئاگری نەورۆز لە مامەیارە. چەند ساڵێک من بە خۆشحاڵیەوە ینی زۆر بەم ساڵ پێم ناخۆش بوو بەشدارنەوەم، بەڵام من بەشدار نەبووم نەورۆز نەکراوتمەوە ئەبێ بێمەوە لە ئەم ساڵ من بەشدار نەبووم نەورۆز نەکرا زۆرم پێ ناخۆش بوو. بەز ئینشەڵڵا یعنی تا بتوانم من لە ئیشی هونەری و ئیشی نەتەوەی یا بەردەوامە بوو نمونەت زۆر بێ نمونەت زۆر بێ هەر بشید هەرچەنە من ڕقم لەو پرسیارە تەقلیدیە کە چیتە بەرنامەیە گەڵێ ئاتخوا کۆپلێ گۆرانیەکمان شتێکمان بۆ بڵێ ئاتخوا نەرمینگیان پلیز بەدڵی خۆ کۆپلەیەکی خۆر بۆ مریەم باوانم ناڵێی تۆڵی بەوە دەرکەوتوم ئەگەر پێت خۆش بێ و بیرتمان دەتوانم شتێکی کە بڵێم و شتێکی لەسەر بڵێم تۆ بڵێنێم پێ بدایەتەم برو جوان ببمەوە تۆ بڵێنێم پێ بدایەتەم برو جوان ببمەوە بمبرێ ماچێکی دار لەولێ و بە جوان ببمەوە بمبرێ ماچێکی دار لەولێ و بە جوان ببمەوە شێخی سانعان بۆ کچی گەور لە ئیسلام وەرگەڕا شێخی سانعان بۆ کچی گەور لە ئیسلام وەرگەڕا من خەریکە بۆ کوڕە شێخێ پەشیمان ببمەوە من خەریکە بۆ کوڕە شێخێ پەشیمان ببمەوە وابزان پەشیمانیش بوومەتەوە گۆرانە حەزم کردەوە بڵێم ئێمەی ژنان کە گۆرانی ئەڵێن بەڕاستی زۆربەی من وەکو زانن گۆرانەکانم فۆلکلۆریە زیاتر حەز دەکەم ئەو گۆرانە کۆنان فۆلکلۆرانە کە لە نەمان ڕزگاری کەین و بیڵێنە زۆر جار ئەو ئیشانم کردووە بەس زۆربەی تێکستەکانی بۆ ژن وتراوانی پیا بۆ ژنی وتووە من زۆر جار بە شاعیرم وتووە زۆر دوای کەوتوم یعنی سەد خاڵی بێت چی بێت کار نەکراوە گۆرانی کشمێر خۆم دەستکاریم کرد بەس بەبێ ئەوەی کە زەرەری لێبم ئەمەش من کاڵێم شێخی سەنعان بۆ کچی گاور لە ئیسلام وەرگەڕا من خەریکە بۆ کچە شێخێ پەشیمام منتم بۆ بڵێم بۆ کچە شێخ بۆ کوڕە شێخێ پێویستە من بۆ کوڕە شێخ نەک بۆ کچە شێخ پەشیمامەوە مامۆستارم کوڕە شێخە شێخ و سەیدە تەواوە گۆرانەکە پڕ بەبێرێتی گیان گۆرانی کەمەیە باران باران مامۆستا محەممەدی ماملێژ و توێتی و من تەجیرم کرۆکاتی ئەو کاتی کە زۆر وەزعەکە خراپ بوو نەخۆش بوو براکەشم ئەم دەخوای کرد دوای چەند ماوەیە دوای ئەوە بوو کۆپلەیەکی ئەڵێ باران باران نمنم تەڕمی کرد ئەو کچە بەڵام من هەستم کردم بەوە کۆپلەکانی وا دامنا کە بۆ منیش ببێ بۆ پیاەکیش ببیانی ژنێ بۆ پیاوی بڵێ و پیاەکیش گۆژنەڵێ خۆتۆ خۆت فەرمووت من بێوەفانی بێوەفایەکە بە چای خۆم بوو کژنێ بە پیاو ئەڵێ پیاویش بە ژنەڵێ یعنی بۆ هەردوو کێ بێ ئەو تۆزەی کاڵێ باران باران نمنم تەڕمی کرد من کردومە بە عیشقی چاو جوانەکەم لە دین دەرمی کرد عیشقی چاو جوانەکەم لە دین دەرمی کرد بۆ کچیژە بێ و بۆ کوڕیژە بێ لەبەر ئەوە من دەستکاری تێکستەکەم نەکردو بەنەو ئەخراپی کەم چکەوە نابێت ئاوام لێ کرد بۆ کە بگوم دەست خۆش باست لەوە کرەوەنەی من ئاگدار بم بە پێوەی هاوڕێتیمان هەیە لەگەڵ بەڕێستانە پێم وابێ بە مەرگی جوانەمەرگی براتان کەمێک لە هونەر دوورکەوتیتەوە بەڵام بەداخەوە ئێمە ئەبێت هەنێک لە کەلتوری ئێمە هەنێ کەلتور هەیە ئەبێ وەلاینین ئەبێ بیرمان چێتەوە بۆ نمونە گۆرانی سەنی یعنی مشمز یعنی چۆنەڵی ڕۆژێکی خۆش شتێک ئاوە ئەمە بە ناوی کچێکەوە نراوە کە گەورە هونەرمەند بۆ بهیب لە ماوەی 48 کاتژمێرە یعنی واتە 2 ڕۆژ دوای مردنی براکەی دوای کوژرانی براکەی ئەم گۆرانی دانا و نووسیوە ئەمە مەرگی براکەی لە بەردەمی مەیخانەیەک لە ناشڤیل لە ئەمریکا کوژرا هەمان ڕۆژی بڵێن تیرۆرکردنی جۆن کەنەدی کە سەرۆکی ئەمریکا بوو لەو ساڵەیە کرا لە ئەم گۆرانەیە ئاژمارەکرێ بە یەکێک لە ماتەمترین سۆڵفۆڵی گۆرانی کە لە ساڵی 1966 بە دووەمین گۆرانی
ئەو سەردەمە دەرچوو زۆرترین خەڵات وەرگیرە بڵێن زیاترین سەر و 100 جار کەڤەر کراوەتەوە بە ستایڵەکان و لەلایەن گۆرانی بێژەکان هونەرمەندە بەناوبانگەکانی تریش. قسەکەی من لێرەدا ئەوەیە ئەم هونەرمەندانە مەسەڵەن کەلتورە جیاوازەکانی ئێمە لەوەدایە ئێمە خۆمان دڵمان بریندارە ئەو کەسە خۆشەویستەمان لێ ڕۆشتووە سیرەکەی ناوێری بۆ ماوەیەک لەبەرەی کەلتورەکە وایە بۆ ماوەیەکی زۆر زۆر نەپۆستێ نەگۆرانیە بکەیت نە لە فەیسبوک نەهێشتی ئەمانە ئەکەیتە بەر نەعرەتەی کۆمنتی خراپ دەکەیتە بەر نەعرەتەی کۆمەلگا ئەڵێن دەبوو من هونەرمەندە ناسم خوشکی برای دایکی باوکی کە کۆچی دوایی کردووە تا زەمانێکی زۆریش نەیتوانێت پۆستکا کە پۆستێکی کردووە خەڵک پێڵێ جا دەبوو تۆ دوای ئەوە هیچت نەکردایە دەبوو وات کردایە لامان کاتی شاکرێ خۆشەویستێک لێمرێ نەسیحەتەکە نەڵێ کەس لە دوای کەس نامرێ نە ئێمە چۆنەڵێ ئەم دوو ڕایەی کۆمەلگاستەری لێ تێگاوین بەڕاستی هیوادارم تۆش وابیر نەکەیتەوە من لە ئاگاداری ئێوەم هەموو خێزانەکەتان بەجددی لە دوای مەرگی ئەو برایەتان زۆر هاتنە دواوە یعنی لە کارکردن نەتان ئەوێ نەک نەتان ئەوێرا دڵتان نەهات هیچ کارێکی هونەری بکەن هیوادارم من ئەمە یادەوەریەکی خراپم نەخس بێتەوە بیرە بەڵام هەر لەگەڵ ئەوە شاد چالاک بووی هەر بژیتان زۆر بێ ئەم دوو هاوڕێکۆیەم هەرچەنە کەمێک بەشی خۆیان دوور کەوتونەتەوە لە هونەر بەڵامەوەی من ئاگدار بم شنۆ هێشتا هەر بەردەوامە جارجار ئەو کارە هونەریانە دەکا بەڵام خات و سکاڵا باسی خوێندکاری قوتابخانەت کرد خوێندکارەکانتان دەڵێ لە کاری هونەر نزیکمیان خود هاوکاریان دەکەم عادی چەند نمونەیەکمان پێ بڵێ بۆی ئەو مامۆستایانەی یاخودە و خوێندکارانی کە لە پەیمانگای هونەرە جوانەکانەوە دەرچوون و تا ئێستا نەیانتوانێت کاری هونەری بکەن چۆن هاوکاری خوێندکارەکانیان دەکەن وەکو نمونەی زیندوو بۆ نمونە ئەم ساڵ یادمان هەبوو لە قوتابخانە تەواو ساڵانە تەنیا دەبیتن بۆ ئەم ساڵ شتێکمان حازر کرده بوو لە کۆبوونەوەی داک و بابان کۆمەڵە خوێندکارێک هاتن گوتیان سسکاڵە حەزمان لێیە نمایشێکی بکەین گوتم باشە بەسەر چاو گوتیان دەکرێت و هاوکارمان بێ گوتم زۆر ئاساییە هەستان بە دابینکردنی مسەجل و باڵێن کارەبا و ئەو شتانە و تۆزێک پرۆڤەشم لەگەکردن طبعا سیناریۆەکە زۆر زۆر کورد بوو ئەمنوا تەسەورم دەکرد ئەو نییە دەنگە دەنگ و ژاوی ناوقاعی مەکتەبێ نهێلن تەڵەبەکان ئەو مەسرحیەی تەقدیم بکەن باوەڕ بکە من بەحساب وەکو چاودێرێک ڕاوەستا بوو چونکە بەو حکومەی با بڵێن یاریدەدەری بەڕێوە بەریشم لە قوتابخانە و هەر ئیشی خۆمەکە من دەبی چاودێر بوو و کۆنتڕۆلی وەزعەکەی بکەم بیدایەتی شانۆیەکەی دەستی پێکرد تۆزێک دەنگ هەبوو کە هەستامەوە و بەحساب کە برێم بێدەنجیانکەم هەر ئەوەندە دوسێ دقی مەسرحیەکەی ڕۆیشت بە مامۆستاوە بە میوانەوە بە تەلەبەوە هەر هەمووی دەگریە کاریگەری ئیشەکەی یعنی ئەمە تەسەور ناکەی کە تەڵەبات چەند حەزی لە کاری هونەریە بە مەرجێک مامۆستا هاوکاری بی زۆر حەزیان یعنی ئەو ئیشە بەسیتەی ئەو ساڵم کە تەمەش ئاوڕم داوە گوتم ئافرین یعنی گوتم تەواو لەو ڕۆ وعدتان پێدەدەم کە هەموو بەنەوە بە هەموو نوعاتی هاوکارتان بم لە هەموو بوارێکی باشە بەسەر چاو شانۆیی دەکەین و یعنی لەگەر هەندێک مامۆستای هاوڕێی خۆم کەوا وەکو خۆمان پەیمانگای تەواو کردیا گوتم هەز ناکەی ئەو ئیشەی وانە یعنی بە ئیشەکی زۆر پرۆفیشینال دەچوو یعنی وە دەزانی تەڵەبەی معهەدن تەڵەبەی ئەکادەمیان باوەڕ بکە تەقەموسیان کردبوو لەگەر دەورەکەیان ئەوەندە جوان بەردەستەیان کرد کارکتەرەکان ئەوە چییە ئەگەر بێت و مامۆستایەکی هونەر لەو مەکتەبانە بیدەن کە لە ئیشەکەی تێدەگەن کە دەزانن پێویستیان بەچێ و یارمەتیان بدەن باوەڕ کەشتی زۆر جوان دروست دەبی توشتی زۆر جوان پێشکەش ئاخر ئەگەر بیرت بێ ئێمە لە کاتی خۆمانە لە ناوەندیە بڵێن یاخود لە سەرەتاییەکانە کە دەرسی وانەی هونەرمانە بوو بڵێ وانەی هونەر و ڕسمکردن و وەرزشوانە ئەخرای شاغریانەکرێت لە خۆیانە مامۆستای فیزیا و کیمیا ئۆشتانیان بۆێنە ئێبا بەگیان حەزمان لە هونەرەکەیە لەبەرەوە هیوادارم بتوانن سیستەمی خوێندنگەکان بتوانن هەل لە مناڵیەوە یعنی لە سەرەتاییەکانەوە هیچ نەبێ بە هەفتانە ئەگەر هەفتەی 2 دەرسیش بێ یاخود 2 وانەش بێ یاخود 3 وانەش بێ نازانم کەمترین بێ زۆرترین بێ زۆر دڵنیام ئێمە زۆر دەرچوی پەیمانگای هونەرە جوانەکانمان زۆرن لە کوڕان و لە کچان من لەبەرەوەی زۆرێک تاک و ئێستاش هەر پەیوەندیم لەگەڵیانە هەیە بەڕاستی ئەزانم هەیانە دادەی ڕەوزێ هەیانە نازانم مامۆستای
چۆنەڵی سەرەتاییە زۆر هاوکاری خوێندکارەکانی کردووە هیوادارین کەسی شیاو بۆ شوێنی شیاو بێت ئەو خوێندکارانی پەیمانگەی هونەرە جوانەکان بتوانن وەزارەتی پەروەردە و ڕۆشنبیری سوودیان لێ ببینێ یعنی ئێستا تۆ لە کارە هونەرەکە بەردەوام تۆ ئەڵی بەردەوامین بەڵام لە ڕاستیە بەردەوامی ئەوە تا لە لایەکی ترەوە هاوکاری هونەر دەکەیت لە کۆتاییە من زۆر سپاسی ئێوەکەم بان هێشتەکەی منتان قبول کرد زۆر خۆشحاڵ بووم چاوم ڕوون بۆەوە هەرچەنە ئەمە بەسەرکردنەوەیکی کورد بوو بۆ لەمانی ڕەمەزانەوە لە بەرنامەی مروارەکانی غوربەتە بێگومان ئەزانم ئێوەش کۆمەڵێ مشتێ مرواری نازدار و جوانن لە نیشتیمانە درەوشێنەوە هەر بۆیە حەزم کرد وەکو تەقولبابێکی دەرگاکانتان کەم و پێتان بڵێم سڵاو لە مروارەکانی غوربەتەوە سەرچاومان هاتی ئەو تەقولبابەت زۆر خۆش و لەو کاتەیە لە مانجی ڕەمەزان زۆر پێ خۆشحاڵ بووین و ئەمەش چاوماڕۆ بۆ بە تۆش و بە نەروێنخانیش و ڕێز و سڵاومان هەیە لە بۆ هەموو مامۆستایان و خوێندکارانیش زۆر سپاس ئەمەلگیان خۆشحاڵ بووین زۆر سپاس بۆ ئێوەش چاوم ڕوون بۆ منیش هیوادارم ئینشەڵڵا یەک ببینین سپاس ئەمەلگیان سپاس لە بۆی کە ئەمەت بەسەر کردەوە سپاس لە بۆ وەفاداریت بەڕاستی ینی ئەوە لە وەفاداری خۆتە کە ئەمەد لەبیر بوو ئەمەد بەسەر کردەوە کاتێکی خۆشمان بەسەر برد سڵاو لە هەموو لایەک ئینشەڵڵا بەدری هەموو لایەکی دەبی ئەو هیمانەیە بۆ هیوانمانی ڕەمەزان لە هەموو لایەکتان پیرۆز بێ خواتان لەگەڵ بێ لەجێی ئەسمەر پێش هاتنی ئێشکگر بوون نەبا غەریبێ جێی بگرێ